بەڵێ طبعاان بەنسبەتی سەرچاوەدارایەکانی داعش ئێمە پێشمەرگەز وەکو بەشێک لە هاوپەیمانی نێودەوڵەتی لە ضمنی عێراقا کە بەشێکە لە هاوپەیمانی نێودەوڵەتی دژی داعش هیچێک لە خاڵەکان بە دوواداچوونە بۆ سەرچاوەداراییەکانی داعش وە وشکردنی ئەو سەرچاوانە بەتاکید دەستگا هەواڵگرەکانی وەزارەتی پێشمەرگا وەی هەرێمی کوردستان هاوکاری ئەو جوهدە نێودەوڵەتیە بوون کە تەحالفی دەولی ئەیکا بۆ وشکردنی سەرچاوەدارەکانیان ئیشی لەسەر کراوە طبعاان داعش سەرچاوی ئەوەی زانیاریەکانی ئێمە سەرچاوی ناوخۆیشی هەیە و دەرەچیشی هەیە و ناوچەیشی هەیە بەنسبەتی هێزی پێشمەرگەی کوردستانەوە بە حەقەت بوونی ڕوئیا هەیە پارتیویشتی ڕوئیایان هەیە لە وەزارەتی پێشمەرگە ڕوئیایکی واضح هەیە بەڵام لە دەرەوەی وەزارەتی پێشمەرگە ڕوئیایکی واضحتری 100% مانەوێ بۆ داهاتووی هێزی پێشمەرگەی کوردستان بە تایبەت پارتیوێشێتی کە دوو پای سەرەکین لە حکوومەتی هەرێمی کوردستانە ئەم ڕوئیایش لەوانەیە پەیوەندی بە ئیتیفاقی سیاسیەوە هەبێ پەیوەندی بە هەندێک کاری پێشینە بوو بێ مێژووی بوو بێ لە کاری هاوبەش و کاری پێکەوەی و متمانە و بڕوابوون بە یەک بەتەئکید لەسەر و ئێمەشەوە ئەبێ با بڵێن پارتیوێشێتی بە تایبەت با بڵێن و حکوومەتی هەرێمی کوردستان ئەبێ ڕوئیایەکی واضحیان هەبێت بۆ داهاتووی هێزی پێشمەرگەی کوردستان کە 100% ئێمە هێزی پێشمەرگەی کوردستان لە داهاتووە چۆنە بێ ئەو ڕوئیا واضحەی با بڵێن پارتیوێشێتی پاڵپشت و پشتگیری وەزارەتی پێشمەرگا ئەبێ بۆی کە داهاتووی هێزەکانمان چۆن بێت.